بۆچی ئەردۆغان بەهۆی ئەکرەم ئیمام ئۆغلۆ خەوی زراوە؟ ئایا سیناریۆی شێوازیاتنە سەردەسەڵاتی ئەردۆغان دووبارە دەبێتەوە؟ چ کاریگەریەکی لەسەر کوور دەبێت؟ خەڵکی تورکیا ئەمڕۆ بە هەواڵێکی شۆکهێنەر خەبەری بوویەوە. ئەویش دەستگیرکردنی ئەکرەم ئیمام ئۆغلۆ کاندیدی چاوەڕوانکراوی ئۆپۆزیسیۆن بۆ سەرۆکایەتی تورکیا بوو. ئەردۆغان ناوبراو بە مەترسیدارترین کەس لەسەر کورسیەکەی دەزانێت، چونکە دووجار لە ئەردۆغانی بردۆتەوە لە ساڵی 2019 و 2024 لە هەڵبژاردنەکان وەک سەرۆک شارەوانی ئەستەمبۆڵ هەڵبژێردراوە. لە تورکیاش نەریتێک هەیە دەڵێت ئەوەی ئەستەمبۆڵ بباتەوە سەرۆکایەتیش دەباتەوە. ئەوەش ترسێکی گەورەی لای ئەردۆغان دروست کردووە. پێشتریش ئەردۆغان بە هەمان سیناریۆ تێپەڕیوە، دوای ئەوەی لە شاری سیرت شیعرێک دەخوێنێتەوە و دەستگیر دەکرێت، دواتر وەک پاڵەوانێک لە زیندان هاتە دەرەوە جگە لە پۆستی سەرۆکی شارەوانی ئەستەمبۆڵ کە لەوێ ناوبانگی تەقیەوە تا پۆستی سەرۆک کۆمار وەرگرتنی هەموو دەسەڵاتێک نەوەستا. کورد لە هاتنە سەر دەسەڵاتی ئەردۆغان پشتیوانی کرد، وەک چۆن ئێستا پشتیوانی ئیمام ئۆغلۆ دەکەن لە ئەستەمبۆڵ. ئەگەرچی دوێنێ زانکۆی ئەستەمبۆڵ بەدەستوەردانی ئەردۆغان بڕوانامەی زانکۆی ئیمام ئۆغلۆی هەڵوەشاندەوە، بەڵام دڵیان ئاوی نەخواردەوە. ئەمڕۆ بە تاوانی گەندەڵی و پشتیوانی تیرۆر وەک ئاماژەیەک بۆ پەکەکە دەستگیریان کرد. ئەکرەم ئیمام ئۆغلۆ لە هەردوو جار بە پشتیوانی دەنگی کورد بۆتە سەرۆکی شارەوانی ئەستەمبۆڵ. هەر بۆیەش بەردەوام خۆی بە قەرزاری سەلاحەدین دەمیرتاش دەزانێت. پارکە دەرچوو لە زیندان سەردانی کرد و داوای ئازادکردنی کرد. ناوبراو چەند ڕۆژێک پێش ئێستا چووە ئامەد و بە زمانی کوردی پەیامی پێشکەش کرد. چاوەڕێ دەکرێت دەستگیرکردنی ئیمام ئۆغلۆ بە ئاسانی بۆ ئەردۆغان تێنەپەڕێت. هاوشێوەی ئەو دەسەرۆک شارەوانیە کوردەی دووری خستوونەتەوە. هەرچۆنێک بێت ڕۆژانی داهاتوو و گۆڕانکاری زیاتر دەهێنێتە پێش. تۆ پێت وایە ناکۆکی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە تورکیا بە قازانجی کورد بشکێتەوە؟